خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لەبێ لەگەڵ هاوکارانم پانۆڕامای ئەم شەوتان پێشکەشەکەین. ئەمڕۆ یاخود ئەمڕۆ ڕۆژی شەهیدی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ڕۆژێکی وەها سەخت و پڕ هەوراز و نشێو هاتۆتە ناو کۆڕی خەبات کە کوردایەتی نوزەی لێ بڕابوو، بەڵام شۆڕەسوارانی ئەوێ ڕۆژێ شانیان دایە بەر ڕاستکردنەوەی باری لاری کوردایەتی و نوزەیان کردە هاوار و کردە گڕ و کڵپە و بڵێسە و بەڵام بە ڕۆح و خوێن بەخشینێکی زۆر. یەکێتی نیشتیمانی کوردستان وەک حزبێکی کاریگەر ئێستا خاوەنی ڕووبارێک لە خوێنی شەهیدە. یەکێتی ئەمڕۆی دیاری کردووە وەک یادکردنەوەی کۆی شەهیدەکانی، وەکو خۆیان ئەڵێن کاروانەکەیان تا ئێستاش بەردەوامە و بە هەر هۆکارێک بێ و زیاترین شەهیدەکانی یەکێتیش لەسەر ڕێبازی نەتەوەیی و نیشتیمانیدا شەهید. ئێمەش پرسیار دەکەین چۆن ئەم خوێنی شەهیدانە بەفیڕۆ نەڕوات و لە پرسەنەتەوایەتەکاندا سوورتر و کوردستانیتر و نەتەوەییتر کار بکرێت، چۆن خزمەتی کە سوکاری سەربەرزی شەهیدان بکرێت کە ڕەنگە لە ڕۆژێکی وەهادا هەندێکیان هەبن لایەن لێ نەکرابێتەوە یان ئازارێکی ژیان و گوزەرانیان هەبێت. ئێمە لەگەڵ هەرێک لە بەڕێزان بەڕێز خات و ڕەوا جعفەر عەبدولواحید کچی شەهید جعفەر و هەروەها سەرۆکی ڕێکخراوی مرۆڤ دۆستی شەهید جعفەر بەخێربێی خاتوڕۆ، هەروەها کاک حەسەن بارام لێپرسراوی بۆردی جینۆساید و شەهیدان، هەم پیرۆزە هەم بەخێربێت. سپاس کاکزانەجان. با لە جەنابەت دەست پێ بکەین. ڕۆژی شەهیدی یەکێتی بۆ یەکێتی ئەو هەموو خوێنی شەهیدە، بۆ بە حزبی شەهیدان، بۆ بە حزبێک کە ڕووبارێک خوێنی بەخشیوە. بەڵێ سەرەتا من وەکو کچی شەهیدی سەرکردە شەهید جعفەر عەبدولواحید بە درێژایی ڕۆژەکانی ساڵ مەسئولیەتم زۆر گەورەیە، بەڵام لەو بەروارەدا شانازی و فەخر و مەسئولیەت و هەموو شتەکان زۆر گەورەتر دەبن لە ڕاستی. و سەبارەت بە یەکێتی نیشتیمانی کوردستان کاتێک کە ئەو بەروارەی کردە ڕۆژی شەهیدەکانی خۆی بێگومان زۆر هۆکار هەبوو، هۆکارەکان زۆر بوون وە چەندەها بەروار هەبوو، چەندەها بۆنە هەبوو، چەندەها یاد هەبوو، بەڵام کە 11 هەڵبژێردرا بە دەرەجەیەک لەبەر ئەوەی بوو کە قوربانیەکە زۆر گەورە بوو، قوربانیەکی وا گەورە بوو کە دەتانین پێ بڵێم سەرقافڵەی شەهیدەکانمان خاڵە شەهاب و شەهید جعفەری بابم و کاکە ئەنوەر زۆراب ئەو کات لە لووتکەی ئازایەتی و قارەمانیەتی ئەو بڕیارەیاندا کە بە قاچی خۆیان بڕۆنە بەرپەتی سێدارە و ویتر ئافسانەکە و ئازایەتیەکە و جانفیداییەکە و قوربانیەکە هەر وەسف ناکرێت. بە چەندەها چاوپێکەوتنی ئەوها بە هەزار ئەوە لۆ 49 ساڵ دەڕوا ئەوانە هەر شانامەیان بەسەر هەڵدەوترێ و باز دەکرێ و قسە دەکرێت کەچی هەر مافی خۆشیان نەدرایتێ لەبەر ئەوەی ئەوەندە قوربانیەکە گەورە بوو. این کاری لەوەش ناکرێت کە بەڕاستی ئەو کاتیش و ئێستاش خوا هەڵناگری کە سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان زۆر دڵسۆزانە بەرە ئەو مەوزوعی ڕۆیشت و کاتێک کە ئەو بەروارەیان هەڵبژارد وەکو پێم گوتی بەرواری تریش زۆر بوو، بەڵام لەسەر دەنگدانی دڵسۆزەکان و دەنگدانی ئەو کەسانەی کە ئەو کات لە سەرکردایەتی بوون و بە بەڕێز مام جەلالیشەوە کە ئەو بۆنەیە و ئەو شەهیدە شوێنێکی زۆر تایبەتیان هەبوو لە لای بەڕێزی. هەرچەندە خوا هەڵناگری هەموو شەهیدەکان لە لای من و لە لای هەموو یەکێتی وەکویەکە، بەڵام ئەو بەروارە وەکو وتم ینی بەروارێکی زۆر هەم پیرۆزە هەم زۆر کاریگەرە، ڕووداوێکە کە لە مێژوو ئەتوانێت خوێندنەوەی لەسەر بکرێ مەسەلەن لە ڕۆژێکی ئەوەدا سێ شۆڕەسواری کوردایەتی، سێ قارەمان، سێ مرۆڤی ئازای نیشتیمان مەسەلەن لە پێناو کوردستانی بوون ڕۆحی خۆیان دەبەخشن، ئەوانەی گەورەی تێدایە وانە بەڕێز خاتوڕۆ؟ بەڵێ و ئەوانەیە و چەندەها وانەی تر وەکو بەڕێزت تازە باست کرد لە سەردەمێک بوو کە هەموو کوردستان و زەی تێدا نەما بوو، هەموو کوردستان یەک کورد توانای سەربەرزکردنەکی نەبوو کاتەکە ئەوە شۆڕشیان هەڵگیرسان، چێ باوەڕی بە شۆڕش مابوو، چێ باوەڕی بە کوردایەتی مابوو. بەڕاستی ئەوان شۆڕشیان لە ناو شۆڕش هەڵگیرسان، شۆڕشی نوێی گەلەکەمان شۆڕشەکی زۆر پیرۆزە. ئێمە هەر هەمومان دەبی
یعنی تاسەر ئێسقان دڵسۆزی ئەو شۆڕشە و شەهیدەکان و ئەو کەسانش بین کە لەسەر ئەو ڕێبازە بەردەوامن و لەسەر ئەو ڕێبازە شەهید بووین. ئیتر وەکو باسم کرد بەروارە چی زۆر پیرۆزە، ئەو بەروارە بەڕاستی بەدەستی هەموو لایەنێک و حزبێک و ئایدۆلۆژیایەک ناکەوی. ئەو قارەمانیەتە بەبەر ئەو شەڕەفە بەبەر هەموو کەسێک ناکەوی، بەبەر هەموو حزبێک ناکەوی لۆ ئەوەی بەروارە چوایان هەبی. لۆیە وەکو باسم کرد یعنی ئازایەتێکە ئەوەندە گەورە بوو، قارەمانیەتێکە ئەوەندە گەورە بوو، هەر شایستەی وەی بوو کە ئەو ڕۆژە بچێتە ناو مێژوو بەو شێوەیە ئەوی ئێستا هەیە. بەڵێ ئەگەڕامەڵات کە حەسەن یەکێتی بۆ ئەو هەموو خوێن و بۆ ئەو هەموو شەهیدە و بۆ ئەو هەموو ڕووباری خوێنی شەهیدە بۆ بە حەزب شەهیدان بۆ ڕۆژی شەهیدی هەیەکێتی. بەڵێ سەرەتا سپاس بە و دەرفەتە لێرەوە سەری ڕێز و نەوازش لە بەردەم پەیکەری بەرزی شەهیدانی یەکێتی نیشتمانی کوردستان و تێکڕای شەهیدانی کورد و کوردستان نەوی دەکەین. هەر لێرەوە لە منبەرە جوانەوە منبەری کوردایەتی و ڕاستگۆیی کورسات نوویست سڵاو و ڕێز و وەفا بۆ خانەوادە سەربەرزی شەهیدان. بێگومان هەمومان ئەوانەی کە زوندون و ئەوانەیش هەموو خەڵکی کوردستان قەرزاری خوێن و ڕەنج و ماندووبوونی شەهیدەکانن و سەبارەت بە وەڵامی ئەو پرسیارێک کە جەنابەت کردوتە یەکێتی لە هەلومەرجێکە لەدایک دەبێ و لە هەلومەرجێکا دێتە مەیدان کورد بە قۆناغی بێئومێدی و داڕۆخان و دوای هەرەسێنان و ئاش بەتاڵکردنی شۆڕش دێتە مەیدان. بۆیە هەم شۆڕشەکە سەختە، هەم گورز و پەلاماری دوژمنان زۆر سەختە، هەم بێئومێدی لە ناو کۆمەڵانی خەڵکی کوردستانە بە ئەندازەیەک جێی خۆی کردبووە، وای کردبوو کە شۆڕش ئەستەم بێ. هەر بۆیە سەرانی بەعس لە وەختی خۆیان دەڵێن دارخورما لەسەر جەلا تاڵەبانی بڕوێ ناتوانن شۆڕش بەرپا بکەن. بۆ ئەوەی ئەم شۆڕشە ببێتە ئەلتەرناتیڤی شۆڕشەکانی ڕابردوو، بۆی ئەم شۆڕشە بتوانێت دەڕ بە تاریکی شەو بدات، بۆی ئەم شۆڕشە بتوانێت داهێنان بکە، بۆی ئەم شۆڕشە بتوانێت وەرچەرخانێکی گەورە دروست بکە، بۆی ئەم شۆڕشە دوژمنان لە خاڵێکدا بوەستێنێ پێویستی بە داهێنانە بوو لە هەموو بوارە جیاجیەکانە. یەکێک لەوانە ئەو بەخشندەی و ئەو سەخاوەتەی کوڕەکانی یەکێتی نیشتمانی کوردستان و پێشبەرەکانی یەکێتی نیشتمانی کوردستان لە پێشەموشەوە سەرکردەکانی، یعنی ئەگەری سەدیقەتی یەکێتی نیشتمانی کوردستان دەی ڕعیلی یەکەمی شەهیدەکانی سەرکردەکانن. ئەمە لە دنیا و لە نێو حرەکاتی گەلانی ترە زۆر بەدەگمەن ئەمەیە سەرکردەکان لە دواوە تەماشاکەن، بەڵام ئەگەر دیقەت بێ یەکێتی بەردەوام یعنی تا بۆ ئاماری کە ئێستا لە بەردەستمانەیە سەرووی 24 ئەندامی سەرکرایەتی و مەکتەبی سیاسی یەکێتی نیشتمانی کوردستان شەهید بوونە، جگەل لەو هەموو فەرماندە و پێشمەرگە و کادر و کوڕی قارەمانی کە ئەوەی کردووە. ئەمە وای ئەخیر شەڕش کە دژی تیرۆریستانی داعش بوو شەر بەماشەوە خەڵکی کوردستانیش دڵنیاکەینەوە. ئینشاڵڵا شەڕ یەخەی ئەم ملەتە ناگرێت، بەڵام هەر کاتێکشیگەدی ئەوە یەکێتی لە پێشەوەی هەموو هێز و خەڵکێکە بۆ ئەوی قوربانیدا لە پێناو قەزەی ملەتەکەیە، چونکە ئەمە بۆتە نەریت، ئەمە بۆتە فەرهەنگ لای یەکێتیەکان و یەکێتی نیشتمانی کوردستان. ئەمە وای کرد بۆ ئەوەی بیچەسپێنین بۆ خەڵکی کوردستان و بۆ دۆست و دوژمن کە ئێمە ئەم شۆڕشە دەبێ لەسەر پێی خۆی بوەستێ و ئەبێ هەنگاو بنا بەرەو ئایندەیەکی باشتر دەبێ قوربانی بدەین. قوربانیەکانی شێندە بوو، یانی تۆ دیقەتی یەکێتی نیشتمانی کوردستان خوێن لە چی بستێکی خاچی کوردستانە لە بەغدا لە ئەبوغرێب لە خوارووی خانەقین لە خورمات و لە کفری لە گەرمیان لە کۆیە لە هەولێر لە سۆران لە ڕانێ لە شارە زور لە بادینان لە قەبری حوسێن لە کوردستانی ڕۆژهەڵات لە باکوور لە ڕۆژئاوا، یعنی ئەمە کچێک لەو شانازیانەیە کەم هەیە لە نێو هیچ بزوتنەوەیکی ڕزگاری خوازیان جوڵانەوەیەک. ئەمە یەکێتی یەکێ لە هەرە شانازیە گەورەکانی ئەمەیە کە هەمیشە ئامادەیە بۆ ئەوەی گیانی خۆی بەختکە. واوتم وەکو باسم کرد ینی ژمارەیەکی شەهیدی یەجگا زۆرمان هەیە. ئەمە وای کردووە سوپاس بن، ینی خەڵک هەیە یەکێتیش نییە بە من و توێتی خەڵکی
دیاریش توێتی شانازی بکەن ئێوە کە حیزبی شەیدانە جگە لە یەکێتەکان خەڵکی تریش ئەمازانێ هێز و لایەنە سیاسەکانی تریش ئەزان کە یەکێتی حیزبی شەیدان چکە ئامارمانەیە چکە سەنگەرەکانی لە هەموو شانازیترەوێ و شەهی هەرچەندە بەخشینی ڕۆح و لە ناو نەبوون مەسەلەن کێکێک شەهید دەبێت زۆر جگەی ئەسەف و کارە ساتە بەڵام جگەی پڕ نابێتەوە دوای ئەو هەموو ساڵە باس شەید جەعفەرەکەین باش شەی شەهابەکەین خاڵە شەهابەکەین شەی دەوەرەکەین ینی باسی دەیان و ئەوان کە سەر قافڵن مثلا لە پێناو پرسێکی نیشتیمانی و نەتەوەی بووە لە پێناو ئازاری خەڵک گومان ئەزانی ئەمە یعنیشێتی خاوەن پرۆژوخ خەون و خەیاڵێکی زۆر گەورە بووە یعنی تۆ دیقەت لێگەڕێسە 48 ساڵ بەسەر دامەزاندنی یەکێتی نیشتیمانی کوردستانە تێپەڕ دەبێت دیقەتی پەیامەکانی کاک پاوڵ سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان لە هەموو بە ئاخر کۆنگرێشمانە کە کۆنگرەی 5 بوو هەمیشە جەختی لە پرسە نەتەوایەتەکانی کوردەکەدەوە لە هەر چوار پارچە چکە یەکێتی ئەمە بۆی بۆتە کللتورێک چۆن لە جەنابی ئیمام جەلال و سەرکردەکانمان بەوانی کە شەهید بوون و بەوانی کەماون لە مەیدانەکە بۆتە نەریتێک دەبێ ئێمە ئاوا بیر بکەینەوە ئاوا سیاست بکەین ئەم جۆرە لە سیاست ئەم مۆدێلە لە سیاست دەبێت قوربانی بای بۆیە دیقەتە دەی ڕنج و ماندووبوونی یەکێتیەکان و ژماری شەهیدەکانمان و سەرکردەکانمان و فەرماندەکانمان کە دەبینی بارتەقای هەموو چیا و دەشت دۆڵەکانی کوردستانە بستێک خاک و بەردی و تاوێرێک نبینی کوڕە کوردێکی یەکێتی لەسەر ڕێبازەکە یەکێتی شەهید دەبوو بێت ئەمە کاک زانامایەکێ لەو شانازیانەیە کە یەکێتی من پێم وایە ئەوە نهێنیەکی گەورەیە بۆ مانەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان یعنی هەر ئەوە نییە شانازی پێ بکەین کە ئەوە ئێمەین و بۆ ئێستا و ئایندێش ئامادەین بەڵام هێندەی من سەرنجم دابێت ئەم قوربانیدانی ئێمە ئەم شەیدانە و خانەوادە بەڕێزەکانیان بوونێتە یەکێک لەو نهێنیانی کە نایەڵن یەکێتی لە هیچ وستگەیەکە بکەوێ و ئەگەر تۆزێک ئاستەنجیشی بۆ دروست بێت یەکسەر هەڵدەسێتەوە بوو لەبەرەوەی تۆ هەم خاوەنی ئەو مێژوو سەروەریەتە هەم خاوەنی دەیان ڕۆڵە و ڕۆڵی شەهیدە کە ئێستاکە بە جەسارەتەوە ئامادەیە کاکە من کوڕە شەهیدم بینیوە شەهید ئێناسم شەهیدی فەرماندە بۆ یەک کوڕێکێ تاقانەیە باشە هەر شەڕێک بەرەکانی شەڕابێ و چەچی بەبێەوەی پێشمەرگە بێت چی لە شانە کردو دەڕۆیشت ئەمە مەدرسەیەک ئەمە قوتابخانەیەکە بەڕاستی دەبێت شانازی بکەی کە لە نێو ئەم جۆرە مەدرسە خەبات بکەی لە پێناو قەزەی ملەتێکا چکە ئێمە یەکێتی ئاماژمان نییە یەکێتی نیشتیمانی کوردستان تەنها ئامرازێکە لە پێناو قەزەی کووردە و ڕێز و وەفا و خۆشەویستیشمان هەیە بۆ هەموو شەهیدانی ڕێگای ڕزگاری کورد و کوردستان باڵێ سوپاس دەکەم گەرم وڵات خات و ڕەوا بەڕێزت ڕێکخراوێکت هەیە ئەوانە وەک کاک حەسەنیش باسی ئەوەی کرد کە یەکێتی شەهیدەکانی لە پێناونەتەوە و نیشتیمان بووە یعنی چ شانازیەکە بۆ جەنابەت کە هەم کچی شەهیدی شەهیدێکی سەرکردەی و هەمیش ئەبینی لە ناو ڕێبازێکی کە ئەو خوێنەی کە بەخشیوێتی ئەو ڕۆژەی کە باسی شەهیدەکانێکە لە پێناو هاواری میلەتێکە لە پێناو خەمی میلەتێکە لە پێناو نیشتیمان و نەتەوەیە لە ڕاستی کاکزانە ئەو مەسەلانە زۆر قوڵن زۆر فرەوانن ینی ئەمن چاوم کردەوە لە بنەماڵێک بووم بنەماڵەکە یعنی عەزیزترین و پیرۆزترین و خۆشەویستترین کەسی خۆی بە قەنارەی بەپەتی سێدارە دیت بوو تێدەگەی یعنی ئازارەکی زۆر زۆرە هیچ وەصف ناکرێ دڵنیام لۆ من و لۆ هەموو منداڵە شەهیدەکی ئەو هەستە زۆر زەحمەتە وەصف بکرێ زۆر زەحمەتە باس بکرێ بەڵام ئەوەی دڵنەواییمان دەدا وەکو بەڕێزت فەرمووی کە شانازیەکی زۆر گەورە هەیە سەربەرزێکی زۆر گەورە هەیە ئەوە هەتا ڕادەیەک دڵ ئاراممان دەکات تۆزەک بەڵام لە ڕاستیدا ئەگەر بیری لێ بکەیەوە یعنی خەمەکە زۆر گەورەیە خەمەکە کە وەصف ناکرێ بەڵام ئیتر کە دێتە پێش چاوت میلەتەک بێ کەس بێ دەر بێ ساحێب بێ هەموو مافەک کاتێککە من یعنی دەبینم بابی من لە جیاتی یەک میلەت شەهید بووە خۆت فەرموو تەبعا شانازیەکە زۆر گەورەیە بەڵام دایمە باسی ئەوەی دەکرا لە ناو بنەماڵەکەمان کە ئەو سێ سەرکردەیە ئازایەتیان چۆن بووە یعنی شەهیدەکانمان لە زیندان ئەو کاتی با بڵێن کە بابم و خاڵە شەهاب و کاکە ئەنوەر زۆرا بوو
هەموو ئەو کەسانەی کە لەسەر ئەو ڕێبازەش ڕۆیشتن سیمبولێکن ڕەمزێکن بەڵێ یعنی ڕەمزەکن سمبولەکن بەڕاستی زۆر کەملایەن هەیە خاوەنی ئەو شانازیەبی خاوەنی ئەو شەڕەفە گەورەبی خاوەنی پیاوی وابی خاوەنی سەرکردەی وابی تایبەتمەندی یەکێتی نیشتیمانی کوردستان لەوەیە کە ژێرخانەکەی زۆر بەهێزە لە زۆر لایەن لە زیرەکی سەرکردەکانی لە بیر و باوەڕە بەهێزەکانی سەرکردەکانی لە دڵسۆزی منداڵە شەهیدەکانی لە زۆر شت لەو بابەتانە ئیتر ئەوە وای کردیا یەکێتی حزبەک بی حزبی هەموو سەردەمەکان بی حزبەک بی حزبی هەموو کاتەکان بی بەڕای من یەکێتی تەجروبەکە تاقیکردنەوەکە زۆر زەحمەتە دووبارە ببتەوە و لە پێش چاویشتە بە چەند کێشەی گەورەدا ڕۆیشتە بە چەند شکستی گەورەدا ڕۆیشتە بەڵام هەر هەڵدەستیتەوە لەبەر ئەوەی بەڕاستی وەکو باسم کرد جەماوەرەکەی زۆر بەهێز چەند گرنگەوە تەوزیف بکرێ خاتوڕەوە مەسەلەن تەوزیفکردن ئەوەیە تۆ ئێستا باسی ئەوە دەکرێت ئینتیمای نیشتیمانی لاوازە ئێستا مەسەلەن هەندێک خەڵک هەیە مەسەلەن حتا ئەو هەموو خوێن بەخشینەش بە جۆرێک بە ینی مهتەم نییە پێی یان بە جۆرێک سەیری ناکە گەر ئێمە هەموو ئەو مێژووە لە یان هەموو ئەو دەستکەوتانە یان هەموو ئەو خوێن بەخشین و ڕۆح بەخشینە لە بێژووی نەتەوەکەمان دەکەین چیمان بۆ ئەمێنێتەوە بەڕاستی چەند گرنگە ئێمە ئەوانەیە بڵێن کە ئێمە بۆمانانە خەڵکان بدرێ لە خۆڕە خۆی بکوژێ بەڵام ئەوە نیشتیمان پێگەیشتووە ئاوا و نەتەوەیە گەیشتوتە ئەمڕۆ بەڵێ دەزانی کێشەکان ناوە چییە و دەرە چییە لە ناو حزب لەوانەیە مەشاچی لە چیوا هەبی کە ئەو ڕێگایە نەدا کە مەکتەبی شەهیدان یان ئەو لایەنانێک کە ئیش دەکەن لەسەر پرسی شەهیدان یان بنەماڵە دڵسۆزەکانی شەهیدان بتوانن بەکاری خۆیان هەستن لە هەمان کاتیشدا هۆکاری دەرەچی هەیە لە هۆکارە دەرەچیانە بمانەوێ و نەمانەوێمە دوژمنمان هەیە دوژمنمان زۆرە لە هەموو لایەنێک بە هەموو شێوەک لە دەوڵەتە ئیقلیمیەکان لە ناحەزەکان لە نەیارەکان ئیتر ئەوانە هەموو بەشەکن لەو کێشانەی کەوای کردیا جەنابەت فەرمووی ئینتیمایی نیشتیمانی و ئەو پرسانە ئەو تەفاسیلانە تۆزەک سست بی بمانەوێ و نەمانەوێ زۆر مەسائل هەیە دەوری هەیە یعنی بۆ نمونە ئەو سستیەی کە لە سیستەمەکانی وەزارەتی شەهیدان و با بڵێن ئەو دەستبەستنەی کە لە مەکتەبی شەهیدان و با بڵێن ئەو کەسانی کە لەسەر پرسی شەهیدان ئیش دەکەن بەڕای من دەبی خەڵکانی زۆر پرۆفیشناڵ لەو لایەنانەدا بنین خەڵکانێک بن کە خاوەن قوربانی جددی بن خەڵکانێک بن کە بنەماڵی شەهیدان بن منداڵی شەهیدەکان بن خەڵکە دڵسۆزەکان بن لۆ پرسەی شەهید نەچن ئەو کەسانە دانێن بە مجامەلات و بە دڵ چاکردنەوە بەندی بۆ بەڵێ فرسەت بدرێتە منداڵە شەهیدەکانی ئەوانەی کە مەبەستیانە خزمەت بکەن بۆ نمونە ئێستا لە 2013 ڕێکخراوەکمان دروست کردی بە ناوی شەهید جعفەر ڕێکخراوی مرۆڤ دۆستی شەهید جعفەر ئەوە کە بەلا خۆم بە تایبەتی خۆم و لەگەڵ چەند خۆبەخشەک لە شاری کۆیە ئیشی لەسەر دەکەین یعنی هەموو بودجەکەمان خانەنشینیەکەی شەهید جعفەریە یعنی زۆر لایەن هەیە زۆر ماڵە شەهید هەیە دەتانن ئەو ئیشانە بکەن ئەگەر یعنی هەتا ڕادەیەک حزبی ژیارمەتیان بدە هەرچەندە ئەمە هەموو بودجەکەمان وەکو گۆتم خانەنشینی شەهید جعفەرە و هەمووی دەکەینەوە چالاکی و ئەوەندەی هەبی یعنی ئەوەندەی بودجە لە ژێر دەستمان بی بە ناوی شەهید جعفەر و بە ناوی ڕێکخراوەکەی ئیش دەکەین یعنی ئەگەر بەڕای من ئەو شتانە هەموو تەوزیف بکرێ ئەو شتانە هەموو ئیستثمار بکرێ بەڵێ زۆر دڵسۆزانەتر ئیش دەکرێ لەسەر هەموو پرسەکانی شەهیدان و سەرپەرشتیکردن لەسەر بنەماڵی شەهیدان و بە تایبەتی سەردانیکردنی بنەماڵی شەهیدان یعنی بۆ نمونە شەهیدەکانمان ئەوەندەی شەهیدەکانمان و بنەماڵەکانیان دڵیان ڕەنجایە ئەوەندی لە بارودۆخە چینا هەمواردان بێگومان خەڵکی کە هەر چۆن بی باشترە چونکە ئەو هەم قوربانیدایە هەم لێی قەومایە هەم ئەوڕۆ پشت گوێش خرایە وانە ئیتر بزانە یعنی کێشەکان چەند زۆرە بەڵام ئەگەر منداڵە شەهیدەکی دڵسۆزدانەی هەمان معاناتی هەیە هەمان لێ قەومانی هەیە هەمان هەستی هەیە بێگومان شتەکان زۆر بەلای یعنی دەگۆڕێ بەلای منەوە یعنی من وای دەبینم ئیتر
لێرەوە هیوادارم یعنی بەجددی ئیش لەسەر ئەو مەوزوعانە بکرێ. زۆر باشە ئەوەی کە لە خاتوڕەوان پرسی چەند گرنگەوە لە پرسەنەتەوایەتەکان تەوزیف بکرێ ینی هەندێک لەو سەروەریانە ببرن بەشێک لەو سەروەریانە لە مێژووی کوردایەتی نەگەیەکێتی دەربهێنرا شتێک نامێنێتەوە کاک حەسەن بەڵام ڕاستە کێشە هەیە من خۆم لەسەر ئەو مێزە لەو مینبەرە شەوانە خۆت ئەزانی بەردەوام باسی کێشە و قەیران و بێموچەیی و بێسەر و بەری و گەندەڵی بەرپرسێک و ئەوانە دەکەین بەڵام مەسەلەن هەندێک شت هەیە ڕەمزینەتەوەی نابێت دەستکاری بکرێت تەوزیف دەبێ بکرێن بۆ مەسەلە ئەنتیمان نیشتیمانی بۆ ئەنتیمانێتەوەی چەند گرنگە ئەم بابەتانەی کە یەکێتی وەک سەروەری ئێستا بە میلەتەکەی بەخشیون مەسەلەن خوێنی شەهیدان پەر ئازادی پەرلەمان حکوومەت بە میلەتەکەی بەخشیون خراپ بەکارهێنانەکەی خۆ تاوانی یەکێتی نییە تاوانی و شەهیدانە نییە. کاک زانە ئێمە بۆ مامەڵەکردن لەگەڵ پرسی شەهیدان جا شەهیدانی یەکێتی نیشتمانی کوردستان بێ شەهیدانی ئەنفال و جینۆساید بێ شەهیدانی هەر هێز و لایەنێکی سیاسی تر بێت دوو بوار هەیە دەبێت لە ئاستی جاجیا بایەخی بێ کێشەی هەرە گەوری کە سوکاری شەهید و چوزانم ئەنفال و ئەوانی کرد لە پێناو ئەم قەزەی ملەتە قوربانیان داوە بابەتی یاسایە. ئەو یاسایی کە لە حکوومەتی هەرێمێ و لە وەزارەتی شەهیدان و کاروباری ئەنفالەیە ئەو یاسایە نییە کە شایەن و شایستەی کە سوکار و ماف و امتیازاتی خانەوادەی سەربەرزی شەهیدان بێت. ئەمە یەکێ لەو کێشە گەورەیانە مەسەن بۆ ئێمە ئەمڕۆژ لەو یادا لەو پانێڵە قسە لەسەر ئەوە کرا کە بۆ سوود نەبینین لەو یاسایی کە لە وڵاتێکی وەکو کۆماری ئیسلامی ئێرانەیە بۆ سوود نەبینین لەو یاسایی کە لە عێراقایە کە دەوڵەتێکە بەڕاستی دەوڵەتێکی تا ئەندازەیەک زۆر بەهێز نییە و دەوڵەتێکی شلۆق و پرکێشە ئەوانەیە بەڵام بڕۆ دیقەتی یاساکەیان دەبزان بریتیە لە دەیان مادە و بڕگە کە هەمووی باس لە ئستحقاق و شایستە و مافی شەهیدانەکە بەڵام ئێمە هاتوین لێرە تازە بە تازە شەهیدێکی فەرماندە 550,000 دینار موچەکەیەتی تازە بە تازە هاتوینە مەسە مناڵی شەهید وەکو پێویست مەسەن پارەی بۆ خەرج ناکرێ بۆ خوێندن بابەتی هەر ئێستا پێشەوەی داخلی بەرنامەکە بوون جەناب باسی حاڵەتی کە سوکارێکی شەهید دەکرد گەنجێک کە پێویستی بە گۆڕینی خوێنەکەی و پێویستی بە خوێنی یعنی ئەمە لە ڕاستیە بە پلەی یەکەم پێویستی بە یاسایەکی هەمە چەشنی هەمەلایەنی شمولی شت نەبێت لەسەر ئاستی شەخص مثلەن کەسێ دەستیێگا بە جەنابەت بە خاتوڕەوە بەیەکێشتر بەڵکو مؤسسەسی بێ مؤسسەسی بێگومان یعنی ناکرێ مەسەلەن کوڕێک کچێکی شەهیدێک ئەمڕۆ نەتوانێت دامەزرێ لەم هەرێمە کوڕ و کچێکی شەهیدێ نەتوانێت بڕۆ قۆناغەکانی خوێندن تەواو بکە لەبەر بێپارەی خێزانی شەهیدێک یا مناڵی شەهیدێک نەتوانێت چە پێویستی بە چارەسەر و نەشتەرگەریە بێ لەبەر بێپارەیی نەتوانێت ئەمە بکات ئەمە کێشەکە بۆ ئاگەڕێتەوە بەڕاستی ئەو یاسایی کە هەمانە یاسایەکی زۆر کرچ و کاڵ و پڕ لە کەم و کوڕیە بۆیە ئێستا لە ئێستادا یعنی یەکێتی نیشتمانی کوردستان بەگشتی و ئێمەش وەکو مەکتەبی شەهیدان و تێکۆشەران بەردەوام لە ڕێگای نوێنەرەکانمانەوە و لە ڕێگای نووسینگەی بەڕێز جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران و لە ڕێگای بەڕێز مەکتەبی سیاسیەوە بەردەوام ئیش لەسەر ئەم کەیسانە ئەکەین کە هەوڵ بین ئەو یاسایە هەموار بکرێتەوە و بکرێتە یاسایەکی دەوڵەمەند بۆی ئیتر کە سوکاری شەید لە ڕووی مادیەوە لە ڕووی پێداویستەکانی ژیانەوە ئەو یاسایە حەکەم بێ ئیتر پێویستی بەوە نەکا بچێتە ئەوە واستەی هەیە یان ئەوە خزمی فڵان کەسە یان ئەوە یاسایەکەیە بۆ هەمووی بیگرێتەوە بەپی ئەو ڕەتەچە و بەرنامە هاتووە ئەمە یەک دوو لایەنی معنەویە بەڵێ یعنی تۆ کاک زانە من تا ئەندازەیەک بیرمە پێشمەرگە لە چالاکیەکە لە چالاکیەکە تەرمی پێشمەرگەیەک جێ ئەمالەتە نیشتی ڕەبیەکە بەڵێ جارێکی تر پەلاماری ڕێبیەکەیان دەدایەوە بەس بۆی ئەو جەنازەی شەیدە بهێنەوە دوو شەیدی تریانی شەدا سێ ویرادەیەکە مەسەن بۆ نمونە سوێن خواردن ڕەنگە ئەوە لە ڕووی ئەشکالێت و ئەوان نابێ بەڵام مەزانی یەکێک لەو سوێنانەی کە لە نێو ڕیزەکانی یەکێتی نیشتمانی کوردستانە کە بدوتایە بە گۆڕی شەهیدان ئیتر ئەوە گەورەترین سوێن بوو کە ئیتر بوارێک نەئەماوە بۆی ئەو سوێنە پشکێنرێ بەڵام ئێستا مەسەن ئەشکال لەمە چییە سبەینێک یەکێکی وەک ئێمەمانان کە کەسوکاری پلەیەکی شەهیدین
سبینیە مەسەلە من بچم بۆ نەخۆشخانەیەک یان و خانمە بچێ بۆ یەکی لە دام و دەستگاکان بۆ سرە بگرێ بۆ هەوێکە بەس نەبێ بۆ ئەوەی کە لە دەرگای بەرپرسەکە نەوەستی و بچێتە ژوورەوە کەسەکە حەسەن هەر لێرە نموزەجێک بێنێت تخوا ببورێت تۆ چەند کەس شەهیدە مثلا من بە باوکمەوە 30 کەس لە بنەماڵەکەم شەهید و ئەنفالن کە هیچیان باوک ئەویش کچی شەهید جعفەرە منیش مام و خاڵ و ئامۆزا و یەک دنیا شەهیدانی هەر لێرە بەڵێ بەڵێ هەموو لە ناوێکی کەس ماڵێک نییە یعنی بێت خۆ لە منداڵەکانی خوشتی شەهیدەیە مثلا حتى لسه لجماعة كنترول لجماعة كاميرا برسيار كي مش شهيدي اما قدري امايا يعني كاكزان اما قدري بلا اما تشي بكين للرو معنويكوا اوي كلسر حزب وكيشتي نجتماعي كردستان ايوا خوتا نزانن جنابتيش لكونغري بوي بيما بي هاتويت كونغري نزانن تقريبا لكونغري جاري تشتر مكتبي شهيدان وجينوسايد وانا اسكا حسن ارككت قرصه بلى اتش جنابه قرصه مثلا برزستان لەناو معاناتەوە هاتوویتە شوێنێکەوە کە بەڕاستی وەک بۆی پیرۆزبایم لێکردی شایستەی بە مجاملە پیرۆزبایم لێ نەکردی حەقە بەڕاستی ئەمە مەسەلەن یاسای خانەوادەی شەهید هەیە لە ئێران مەسەلەن یاسای قانون شوهداء لە عێراق لانی کەم دەمجێک بکرێتەوە چیتر مەسەلەن وە خەم ساردی نەبێت ئێستا بابەتەکان بۆتە بابەتێکی حکومی لە حزبیش تێپەڕیوە وەکو وتم مادام ئێوە حکوومەتێک و پەرلەمانێک و ئازادیەکتان فراهەم کرد ئیتر کاتی ئەوشە مەسەلەیەکێکی یەکدەست و سەرۆکێکی ئەکتیفتان هەیە حق نییە ڕێگە بدەن مەسەلەن ئیتر لە حکوومەتیشدا مەسەلەن ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان معاناتمانەیە یعنی تەنها وەک کەیسی شەهیدان نییە کێشەمانەیە ئێمە لە چۆنیەتی بەڕێوەبردننی و ئیدارەدانی حکوومەتە لەو یاسایانی کە دەرەچن لە مامەڵەکردمان لەگەڵ بەغدا لە مامەڵەکردمان لەگەڵ ئازادی و دیموکراسی لەگەڵ پرسی پێشکەوتنی کۆمەلگای کوردی لە هەموو ئەم بابەتانە ئێمە کێشەمانەیە ینی ئێمە بەردەوام لە مەشاکلین لەوەی کە چۆن معالجەی بدۆزین و معالجەیەکی دروست ئەوجا ینی ئەو پێداویستیان و شایستانی کە بۆ خانەوادەی شەهیدان ئەرکی حکوومەتی هەرێمە ئەوەی بکە ئەمەش لە ڕێگای یاساوە ئێستا خۆشبەختانە ئێمە هەم وەکو مەکتەب و هەم لە ئاستی سەرۆکایەتی یەکێتی نیشتیمانی کوردستانە بەردەوام هەوڵ دەدەین لەگەڵ حکومات و لەگەڵ لایەنەکانی تر لە گفتوگۆ بین بۆ ئەوی ئەو یاسایەنە تعدیل بکرێ و دەوڵەمەند بکرێ ئەوەی کە لەسەر یەکێتی نیشتیمانی کوردستانە دیارە یەکێتی ڕەنگەوە لە دنیا لە حیزبەکانی تر نەبێ بەڵام ئێمە بە شانازی و مەکتەبێکمانەیە ئەم مەکتەبە بەو ئیمکانێتە متەوازعی کە لەبەر دەستایەتی توانویەتی لە بابەتی سەردان و بەسەرکردنەوە و بەرگریکردن لە ماف و لە ئەمتیازات و هەندێ هاوکاری و هەندێ چارەسەرکردن و بەرزڕاگردنی یاد و یادەوەری شەهیدان و ئەوانە ئەوەندەی پێکرابێ کردومانە و بە پشتیوانی بەڕێز سەرۆک پاڤڵ هەوڵ دەدەین ئەمانە زیاتر بکەین و هەوڵ بدەیت ئەوەندەی پێمان نەکرێ بەڵام خۆتە زانیت ئێستا ئێمە شەهیدان و هەموو جینۆساید و ئەنفال و ئەوانە تەبانەوە یەکێتر لە شانازیەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوەیە تەبەنیکردنی ئەوەی کە ئەنفال و جینۆسایدیش بە شەهیدی خۆی ئەزانێت بە تایبەتی ئەنفال یعنی خۆتان نەزانن ڕۆژ لە یادی بنیادنانی سلێمانی دکتۆر هەڤاڵ بەکر پارێزگاری سلێمان لێرە وتی وتی پێم سەیرە یەکێتی 182,000 ئەنفال یەکێتیە 5,000 کیمیابارانی هەڵەبجە لە نفوزی یەکێتی ڕۆیشتووە ئازارەکەی هەمووی ئەندام و لایەنگر و لە نەوەتی ئەندام و لایەنگر بەڵێ اینجا بۆیە ئێمە وەک یەکێتی ئەوەندەی پێی کرابێەوە بەردەوامین کاکزانە پلانی تریشمانەیە بەرنامەی تریشمانەیە چۆن گوشار بۆ حکوومەت دروستکەین چۆن لەگەڵ نوێنەرانمان لە عێراق ئێستاکە یاسای ماف و امتیازاتی لە مؤسسەی شوهدای عێراقی هەموار دەکرێتەوە نوسخەیەکی بۆ ئێمە هاتووە لەگەڵ دەستگا یاسایەکەمان خەریکی مشتوماڵکردنین چۆن بتوانین لانی کەم ئەو شەهیدانەمان کە ئەکەوێتە ناوچەکانی دەرەوەی ئیداری هەرێم ناوچە جێناکانەوە بێبەش نەبن لەو ماف و امتیازاتانی کە لە حکوومەتی عێراقیە ئێستا خانەوادەی شەهیدێک لە عێراق 1,200,000 دینار موچەکەیەتی هەموو امتیازاتیی خوێندن و چارەسەرکردن و چوزانم زەواج و هەموو ئەوانە لەسەر حکوومەتی عێراقا بۆیە دەبێت حکوومەتی هەرێمی کوردستان یعنی بەم شێوە مامەڵەکردنە لەگەڵ شەهیدان لەگەڵ قوربانیەکان لەگەڵ تێکۆشەرەکان تۆ ئەگەر خۆت حکوومەت بی و خۆت حیزب بیت و خۆت ئەم خوێنە لە تۆ
ڕژابێ تۆ نەی خۆت بایەخ بەم پرسە بدەیت سبەینێ گەنجێک کە گەورە ئەبێت چۆن مامەڵە لەگەڵ خانەوادەی شەیدێکاکە چۆن ڕێز وەکو شکۆ و شانازیەک تێ ئەڕوانێ کەواتە ئێمە لە ڕووی یاسایی و قانونی و امتیازاتەوە و لە ڕووی معنەویەوە بەردەوام کەناڵەکان میدیا بەرنامە بکەن لەسەر سەروەریەکانیان و بتوانین وەکەوەی کەیسەیەکێتی نیشتمانی کوردستان بۆردێکی تایبەتیان با بڵێن بەشێکی تایبەتی مێژووی هەیە بەردەوام خەریکی نووسینەوە و تۆمارکردنی هەموو ئەو سەروەریانەیە کە ڕۆڵەکانی یەکێتی نیشتمانی کوردستان لە 40 ساڵی ڕابردووە تۆماریان کردووە بۆی نێڵین ئەو مێژووە بزر بێت و من خۆشم یعنی قەت لەگەڵ ئەوانیم ینی تەنها 21 هەموو ڕۆژە تەنها ئەو ڕۆژێکی هیچ ڕۆژێکەیە وڵا حەزەکەم و پێشنیازیش هیچ ڕۆژێکەیە لە 365 ڕۆژیان ساڵەکەیە شەهیدی نەبێتی تاریخێکەیە شەهیدی چێچێتی نەبێت باوەڕناک بۆیە مەکتەبەکە پێویستیە چکە ئەگەر ڕۆژێ بواە تەنها ماتوانین لژنەیەک دروستکەین بۆ ئەو ڕۆژەوانە کەواتە ئەو مەکتەبە بۆ ئەو دروست کراوە ڕۆژانە مامەڵە لەگەڵ ئەو پرسانە بکاتە بەندیارە لەگەڵ ئۆرگانەکانی تری یەکێتی نیشتمانی کوردستان لە شار و شارۆچ زۆر باشە خاتۆڕەوە مەسەلەن سپاس بۆ خۆ مەسەلەن کوڕوکسی شەهید هەیە هەم بتوانای خۆیان هەم لە بنیاتی ئازایەتی و ئیرادەی باوچیانەوە زۆر سەروەریان ئێستا بۆ ماوەتەوە زۆر خەڵکن کە توان وەک ئەستێرە سەیریان بکرێ مەسەلەن پێگەیشتون تێگەیشتون وانە ئەمە نخبەیەکن هەم خۆیان هاتوون هەم بەشێکی بەڕاستی هەندێکیان حەزبیش دەستباری لەگەڵ گرتوون بەڵام بەشێکی منکوبن ونن چۆن ئەمانە گرنجیان پێ بدرێت لە ساڵێکی ترا کە ئێمە باسی ڕۆژی شەهیدی یەکێتیەکەین بە چاکوتەرا هەبێ یعنی یان بتوانم بە شەرمەوە نەیڵێم بڵێم هەر ئەوە لێپرسراوی بۆردی شەهیدان و جینۆساید و شەهیدان لێرە دانیشتووە ئەوە فڵان لێرە دانیشتووە ئێوە لەو شاشەوە ئەعلانی بکەم بڵێم هەر کەسێک کچ و کوڕی شەهیدێک ئەزانێ پشت گوێ خراوە وەزعی خراپە فەرموو با پەیوەندیمان پێ بکە بەڕاستی ڕەنگە ئێستا بە سەراحەت پێتان بڵێم نەتوانم ئەو قسەیە بکەم کە زۆر حەزەکەم بیکەم بەس چەند گرینگە کە ساڵێکی تر من بمیان هەر پێشکەشکارێک بێ هەر ڕۆژنامەنووسێک بێ بیڵێت چونکە زۆر کارەساتە کە سوکاری شەهید کچ و کوڕی شەهید مەسەلەن ئێستا لە سوچێک بێت بێنازی باوکو و نەشزانێت چێ دەست بۆ چێ ببات چەند گرینگە ئەوانە بدۆزرێنەوە و گرنجیان پێ بدرێن بەڵێ وەڵاهی کاکزانە بەڕای من هەر ئەوەش واقعە کە یەکێتی نیشتیمانی کوردستان لە قوربانیدان و لە شەهیددان و لە پێشکەشکردنی قوربانیەکان پشتی شێری بە بەرکەوتیە نەکەر پشتی شێری بە دەتانم لێم تاکە حیزبە لە هەموو ناوچەکە کە ئەوەندە دەوڵەمەند بی لە شەهید و دەوڵەمەند بی لە بیر و باوەڕ و دەوڵەمەند بی لە ئیرادەی بەهێزی شەهیدەکانمان کە لە پێناویدا شەهید بوون قسەکەت زۆر ڕاستە بنەماڵەی شەهید هەیە یعنی لەوانەیە 5-6 منداڵی لە دوای خۆی بەجێهێشتبی بۆ نمونە ئەوانە ئەگەر ئیستیسمار بکرێن و ئەگەر ئیستیغلال بکرێن و ئەگەر ئەوانە هەموو بەسەر بکرێنەوە و هەموو هەتا ڕادەیەک دڵیان چا بکرێتەوە ئەتوو بزانە چ سەروەتەکە ئەتوو بزانە یەکێتی چەند دەوڵەمەندە بەڵام لە هەمان کاتدا نابی ئەوە لێ بیرکەین کە یەکێتی لە هەر هیچ نەبی ماوەی 10 ساڵی ڕابردوو چەند بە شکستی گەورەدا ڕۆیشت چەند بە کێشەی گەورەدا ڕۆیشت یەکێتی هەم لە ناوە خۆی هەم لە دەرەوە چەندەها ینی لە پێش چاوی هەمومان بوو کە چەندەها کێشەی گەورەیان لۆ دروست کرا چەند خاوەن کێشە بووین ئەوانەوەی کرد لە زۆر لایەن یەکێتی مقەسڕ بی بمانەوێ و نەمانەوێت بە تایبەتی غیابی بەڕێز مامجەلە وانە ینی ئەوە لە هەموو بوارەکان و کوردی بێکەس گەورەتر بوو وەنیە کە ئینکاری لەوەی ناکرێت کە مامجەلال زاتەکی چەند خانەدان بوو لەگەڵ ماڵە شەهیدەکان ئەوی مامجەلال پێی دەگرا لەگەڵ ماڵە شەهیدان هیچ کەسێک پێی ناکرێت لەو کوردستانەی ئەوانە هەموو هۆکارن کاکزانە وەنیە ینی لێرەوە هیوادارم ماڵە شەهیدەکان و بنەماڵەکانیان و منداڵەکانیان ینی تۆزێک ینی بە چاو و بە دڵی بە زەمیرەوە بیت لەو مەوزوعانە بکەنەوە یعنی ئەگە دڵی شازویر دەبی لە یەکێتی تکایان لێ دەکەم یعنی پشت لە یەکێتی نەکەن وانە لەبەرەوەی بەڕاستی سەروەتی هەر ئەساسی یەکێتی شەهیدەکان و بنەماڵەکانیانە بمانەوێ و نەمانەوێ یەکێتی کە دروست بووە لۆ میلەت دروست بووە میلەتیش شەهیدەکان بەشەکی هەر ئەساسی میلەتن
لۆیە لەبەر ئەو شتانە هیوادارم یعنی زۆر بە ویژدانانە سەیری مەسەلەکان بکرێ ئەو تەقسیریانەی کە ئەو 10 ساڵی هەبوو هیوادارین ئێستا لەگەڵ سیاسەتی حەکیمی بەڕێز کاک باڤڵی و ئیتر لەگەڵ ئەو گۆڕانکاریانەی کە ئێستا دەقەومێ و ئەو چوونە بەرەو پێشی جددی هەموو بابەتەکان و هەموو پرسەکان لە ناو یەکێتی و ڕۆژە من بەخۆم لە نزیکەوە یعنی هەوڵم داوەندەی پێڕابگەینم کە وە خۆشی خوا هەڵناگری دڵسۆزانە باسیوەی کردگوتی چەند بیرۆکەیەک لە بیرمە لە مێشکمە هیوادارم کۆبوونەوەی لەسەر بکەین و دڵنیام پرسی شەهیدان و مەسەلەی شەهیدان و بایەخدان بە بنەماڵی شەهیدان و بە خوێنی شەهیدان باشتر دەبی ئیشاڵا لەو ماوەیەی ئیتر هەموو بە چاوی ئومێدەوە بەڕاستی تەمەشای یەکێتی نوێ دەکەین و تەمەشای سیاسەتە نوێیەکەی دەکەین و هیوادارین کە بتوانێت ڕابردوو بکاتە کەرەستێکی وەڵڵا هیوادارم نەماڵی شەهیدانیش تۆزە چتریش بە سەبر بن لە سەرمان ئیتروەنیان لەسەر یەکێتیەکەمان و هەر ئەوان خاوەن و هەر ئەمەش خاوەنی یەکێتینە بەڕاستی یەکێتی وەکو هیچ حزبەکی تر نییە یەکێتی ئەو تر بە خۆتانڕۆکو باز دەکەن حزبی شەهیدانە وانە ئەگەر منداڵە شەهیدەکان و بنەماڵی شەهیدەکان هەر یەکە باشەگەرێکی لاواز بێت ینی چیمان دەست دەکەوێت خاتوەڕەوە مەسەلەن هیوادارم یەکێتی لاواز نەبی یەکێتی دڵنیام لەبەر ئەوەی جەماوەری هەیە لەبەر ئەوەی بناغەکەی توندەوەکو باسم کرد لەبەر ئەوەی ژێرخانەکەی کەسانی زۆر زیرەک و بلیمەت و قارەمان دایان نایە دڵنیام نەخۆش دەبی بەڵام قەت بێهێز نابی و ناشکەوی هیوادارم ئێوە شەروا بیبینن ئینشاءڵڵا کاک حەسەن ئەو پرسیارەی لە خاتونم کرد مەسەلەن چەند گرینگە هەموو ئەو کەسانە بدۆزرێنەوە کچ و کوڕشەیدانەی کە من ناناسن تۆ ناناسن خاتونڕەوە ناناسن هیچ کەسێک ناناسن و بەڵام باوکیشیان لە سەنگەردا شەهید بووە و ئێستا پێویستیان بە نازاڵگرتنە بە پاڵپشتیکردنە ڕەنگە خەڵکی باشیشیان لێ دەرچێت ئەگەر لەناو ئەو هەموو سەختیانەی ژیان بێنە دەرەوە ئەو ئەرکات چەند قورسە بێت وەڵی کاک زانە ینی لە ڕاستیە من لە هەموو شارشکێک بچوو هەر شارشکێکی بچوو 300 شەید 200 ماڵە شەیدی ئێمەی لێ یعنی هەر جێگەیەک ئەوەیە دیارە ئێمە جگە لە بۆ نمونە مەکتەبی شەیدان و تێکۆشەران جگەلەوەی کە مەکتەبی سیاسی هەیە سەرکردایەتیە لە هەموو شارشکەی ئێمە بارگای ئێمەی لێ مەڵبەندمان هەیە کۆمیتەمان هەیە کەرتمان هەیە کەواتە من هەر لێرەوە دەڵێم بە هەواڵانی خۆم لە هەر شار و شارشکەیەکەن لەم سەری کوردستانەوە بۆ سەری کوردستان ئەرکی سەرەکییان ئەوە بێت دۆزینەوەی ئەو خانەوادە سەربەرزانن و من لە ڕاستی شاچکە من خۆم کادری ناو ئۆرگانەکانم بەڵێ بەردەوام ئۆرگانەکانی ئێمە لە تەماس و یەکتربینینێکی زۆرە لەگەڵ خانەوادە و کەس و کاری شەیدان بەڵام تۆ بێنە بەر چاوت ینی ئەو مەشەدە بێنە بەر چاوت کوڕەشەیدێ کچە شەیدێ کە پیرۆستترین کەس باوچێتی باوکی لە دەستداوە لە ڕووی سۆزداریەوە لە ڕووی ژیان و گوزەرانەوە لە ڕووی حەوانەوە لە ڕووی ئاسوودەیەوە ئەوەی کە کەسێک کە باوکی هەیە و ماوە لە ژیانە ئەو نیەتی کەواتە حەزب ئەتوانێت لایەنە معنەوەکە بۆ ئەو خەڵکانە پڕکاتەوە دواتریش بێت ئەوان لەبەر ئەوەی خاوەنی حەقیقی حیزبەکان ئەوانە لە ئۆرگانەکان زیاتر کۆ بکرێتەوە ئێستا بچۆ هەر ئۆرگانێکیشتی نیشتمانی کوردستان بچۆ کۆمیتەیە کەرتێک چەندین کوڕوکچی شەی دەبینی لەوێ بچۆ هەندێک لە بوارەکان بەڵام ئایا ئەوە هەموو شتێکە ئێو باوکی بەخشیوە ئەو براکەی بەخشیوە ئەو دایکی بەخشیوە ینی چییە مەسەن بۆ نموناگە بکرێتە ئەندام کۆمیتەم بۆ نمونە کەواتە ئێمە لە ناو کوڕوکچی شەیدا ئەوەندە خەڵکەن ئێستاکە ئەتوانێ یەکێتی نیشتمانی کوردستان وردە بەپی پرۆسەیەک بیانێنێتە پێشەوە و بیان کاتەواجهی حیزبەکە چونکە ئەوان خاوەنی حەقیقی ئەم حیزبەنا و ئەم جوڵانەوە ئەم خەبات و تێکۆشانن کە ئەمڕۆی لەسەر دروست بووە. ئەمن هەر بۆ نمونەمە یەکەم جارە باسیکەین ئێمە پێمان یانی ڕەنگە لە ئایندەیەکی نزیکە کار بۆ بکەین کۆنفرانسێکی تایبەت بە چاودێری بەڕێز کاک باڤڵ ببەستین و بکەین کە سوکاری شەیدان بانکەین ئەو کۆنفرانسە لێکۆڵینەوە و لە بوارە جیاجەکانی ئەوە بکەین و بتوانین بە بەرنمەیەکەوە دەربچین هەم بخینە بەردەست
قیادی سیاسی خۆمان و هەم ببێتە بەرنمەیەک بۆ حکوومەتی هەرێم و نوێنەرانمان لە بەغدا و لە هەرێمی کوردستان چی لە پەرلەمان چی لە حکوومەت هەوڵ بدەن ئەوە وەکو بەرنامەی کار ئیشی لەسەر بکەن بە ئومێدەی چەندە ئێستاکە ئێشێتی سەرقاڵی هەڵبژاردنەکانە لەوێ بەڵام ئەو دەرفەتەمان بۆ بڕەخسێ بەڵامەوە بەرنامەی کاری ئێمەیە کە کۆنفرانسێکی لە ئاستێکی زۆر باشە ببەستین و لە تەواوی کەیس و مەلەفەکانی پرسی شەهیدان و خانەوادەی سەربەرزی شەهیدان بکۆڵینەوە و بتوانین بە بەرنامەیەکی جوانەوە هیوادارمەش میدیایەن وەکو دەستگا میدیای کورسات پشتیوانتانی زۆر سپاس دوا سەرنجی خاتون ڕەوا لەو ڕۆژە واللهی وەکو بەڕێزیان باسییان کرد منیش عینەن شت باس دەکەمەوە ئەو ڕۆ زۆر تەئکید کرا لەسەر مەسەلەی کۆنفرانس ئەو کۆنفرانسە ئومێدەکی زۆری بەڕاستی دایتە منداڵە شەهیدەکان و کەسوکاری شەهیدەکان و بەڕێز کاک باڤڵیش بە تایبەتی تەئکیدی زۆر لەسەرەوە کردەوە کە لەو نزیکانە ئیشەکی بەرچاو دەکرێت سەبارەت بە مەسەلەی شەهیدان و بنەماڵەکەیان و ئیتر ئەو بابەتانەی کە پەیوەندی بە وارسی شەهید هەیە بە شێوەیەکی گشتی. لە کۆتاییدا تەبعاً زۆر سپاسی هەمووتان دەکەم سپاسی ڕاگەیان نیەتێتی نیشتیمانی کوردستان دەکەم بەگشتی و کورسات بە تایبەتی لەبەر ئەوەی ئەوڕۆ بەڕاستی زۆر ماندی بوو لەگەڵ ڕووماڵکردنی هەموو بەرنمەکانی ڕۆژی شەهید بە تێر و تەسەلی و بە دوور و بە درێژی هەموو ئیشوکارەکانمانی ڕاپەڕاند بەڕاستی جێگای دەستخۆشی بوو زۆر سپاسان دەکەم کە ئەرکەکانتانەوە بە باشی دەینە جێگای خۆی و لەو ڕۆژەشدا سەری ڕێز و نەوازش بۆ باوکم و خاڵە شەهاب و کاکە ئەنوەر زۆراب و هەموو دۆست و لایەنگر و شەهیدەکان و هەموو ئەو دڵسۆزانی کە لەسەر ڕێبازیان شەهید بوون و لەسەر ڕێبازی ئەوان بەردەوامن و هەموو بنەماڵی سەربەرزی شەهیدان و هەموو یەکێتی نیشتیمانی کوردستان و سەرکردایەتی حزبەکەمان و هیوادارم بۆ ساڵێکی تر کاری زۆر باشکرابی و کاری جێدەستی ئیشەکان دیاربی وەڵایی جارێکی تر ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو کوردیش بە شانازیەوە ئەو ڕووبارە قوربانی و ماڵوێرانی کە گەلەکەی ئێمە دایەتی و کە یەکێتیش پێشڕەوایەتی کردووە جێی شانازیەکی زۆر گەورەیە مادام خاوەنی ئەو سەرمایە گەوری شەهیدانە بین مادام لە ئێستاشە بە هەزاران گەنجی کورد بە تایبەتی لە ڕیزەکانی یەکێتی نیشتیمانی کوردستانە ئامادەی گیانفیداکاری بێ بۆ خزمەتکردنی نیشتمان نەیەکێتی ئەکەوێ و هەمیشە لە هەوراز و بۆ هەوراز بەهێزتر دەبێتەوە و ئومێ دەکەین قەت ڕۆژێ لە ڕۆژانیش کورد و ئەو ڕەنجە و ماڵوێرانی کە بەسەر ملەتەکەمانێت و بەزایە نەچێت بۆیە من گەشت بینم هەوڵ بدەین ئەو برینانە ساڕێژ بکەین و هەوڵ بدەین شەهیدەکانمان کە ڕەمزی مان و نەمانمانن هەمیشە بە تەقدیسەوە بە شکۆوە بڕواینە ئەوان و ڕێزیان لێ بگرین و ئەوەندەی پێمان بکرێ شەو نخۆنی بکەین بۆ خزمەتکردنی ئەوان بە تایبەتی لە حکوومەتە و ئەمەوێ هەر جارێکی تریش سپاسی و کەناڵە جوانە بکەم کە هەمیشە هاوشانی ئێمە بووە وەک مەکتەبی شەهیدان و تێکۆشەران هەر ئەم ڕۆژ ستافەکانیان بەڕێوبەری کەناڵەکە و دەیان کادری ئەلامیتان لەوێ بووە بۆ گواستنەوەی ئەو بۆنە خۆش و ناخۆش و دڵتەزێنانی ئێمە کە هاوکەناوی بەڕێوبەر و هەموو لاکەوە ئێمە سپاسی لێرەوە سڵاو بۆ خانەوادەی سەربەرزی شەهیدان مادام ئەو سەرمایەمان هەیە مادام تێکۆشەران ماون مادام کەسوکاری سەربەرزی شەهیدان خاوەنی ئەو ورە پۆڵاینەن یەکێتی و کوردیش دەمێنێ زۆر سپاس بۆ بەڕێز حەسەن بارام لە بسای بۆردی جینۆساید و شەهیدان سپاس بۆ ڕای شەهید جەعفەر عەبدولواحید چی شەهید بۆ پێم وایە هیچ نازناوێت تۆکرد شەهید جەعفەر هیچ پێویست ناکە هیچی ترت بەدەوام سپاس بۆ دەرفەتە درود بۆ ڕۆحی شەهیدانی یەکێتی و کورد لەگەڵ ئەو کارانم پانۆڕامامان پێشکەشکردن ئەمانەتی خوای گەورە من خواتان